ئێمە خەڵکی شارێکین ئەوەی لە چوارچەوەی بازرگانیە بێ وەکو سەرمایەدارێک کە هاتوون یەک دوو کارگەی ئارد و ئەوانیان دروست کردووە لە بەرژەوەندی کۆمەڵێک سەرمایەدار ئەوانە نەبێ کۆمەڵێک جادەی ناوشار و ئەوە نەبێ وەکو هەموو شارەکانی تر ئیتر بەڕاستی بێ خزمەتگوزاریە یعنی شارێکە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە دەبوو تا ئێستا هیچ نەبێ دیکۆراتێک هەبێ ڕازانەوەیەکە بێ جوانکارێکە بێ بەڵام ئێمە ئەو ئەنجامانەی کە لە خۆپشاندانی شێت بڕیار و پێش خۆپشاندانی شێت بڕیار لەم شارە پارک و کۆمەڵەشی دروستکرا ئەوانش ئێستا مردوون ئەوانش ئێستا خزمەت ناکرێن یعنی هیچ نەبێ و بەرپرسانێک کە لە شارەکان ئەگەر حکوومەت داهاتێکی نییە خۆت ئەتوانێت دڵسۆزی هەبێ تۆ دایرەیەکت لە بەردەسایە کۆمەڵە خەڵکت لە بەردەسایە هیچ نەبێ کۆمەڵی ئامێری لە بەردەست بە دڵسۆزیش بێ ئەتوانێت کۆمەڵێک ئیش بکرێت ئەتوانێت پاکژی پاکوتەمیسی ئەتوانێت جوانکاری بکرێت ئەتوانێت نەمان بنێژرێ ئەتوانی کۆمەڵێک دەرفەتی کار و ئەوانە دروست بکەیت بەڵام ئەم خەڵکانە لێرە کار بەدەستی حکوومەت لەم شارە و بڕوام وایە لە زۆربەی شارەکانە بوونەتە موچەخۆری بەلاشخۆر یعنی ئیش ناکەن بە بیانووی قەیران بە بیانووی نەبوونی ئیش بە بیانی نەبوونی بودجە بەڵام لەمان کاتا خەریکی پارە خواردنن ئەگەر ئیشێک نییە بیکەی ئەگەر قەیرانە ئەگەر داهات نییە و ئیشت پێ ناکەی بۆچی مەسەلەن بۆچی کارمەندی بۆ موچیان وڵاتەوە بەلاشەخۆی بەنامەکە ئەوەی تێ ئاور لەم شارە بدرێتەوە بەرپرسان لە خەمی ئەم شارە بن باوەکو شارەکانی در ڕێگەی سەرەکی وڵاتیان نەگیری ڕێگەی ئیشوکاری خەڵک نەگیرێت وەرن کاکەگیان خەمێکی ئەم شارە بخۆن سەرۆکی شارەوانی و بەرپرسانی ئەم شارە خزمەتان بۆ ناکرێت گوێتان لێ ناگیرێ واز بێنن ئەم شارە نەکاریتیایە و نەخزمەتگوزاریتیایە سزای ئابووری و سیاسی ئەم شارە درێت ینی داواکەن ئەو ڕەم شارە بدرێت دا شتێکی خراپمان نەکردووە دا ڕوخاندنی ئەم حکوومەتەمان نەکردووە داوای سووتاندنی بینامان نەکردووە داواکەین خزمەتگوزاری بۆم شارە سزامان مەدەن خەڵک پەرێز خراوە بەڕاستی بەردۆخی خەڵک خراپە ژیانی خەڵک باش نییە ئەوڕێ لەم خەڵکی ئەم شارە بنەوە هەر لە بەر خاتری خوا هەر ئەوەندە زیاتر نا کەم و کوڕەکانی خەزای سێزدازە بچین کەم و کوڕەکان لە هەموو سکتەرەکانە هەر لە پەروەردە هەر لە تەندروستی هەر لە بەڕاستی شارەوانی هەموو شوێنەکان بەڕاستی تەنها شتێکە لێرە کەم و کوڕی نەبێ ئاسایشمە پارێزراوە بەڕاستی هەر ئەوەندەیە بەڕاستی